سەرەتای ئەم هەفتەیە دادگای باڵای ئیتالیا بڕیاری لەسەر دۆسەی مەلاکرێکار و دوو هاوڕێی دیکەی زیندانی کراوی لەو وڵاتەدا. مەلاکرێکار 12 ساڵ زیندان، هەروەها دوو هاوڕەکانی یەکێکیان بە 9 ساڵ و یەکێکی دیکەشیان بە 7 ساڵ و 6 مانگ حکم دراون. لە نێوەڕاستی مانگی 5 ئەم ساڵدا خالید ڕەنجدەری برای مەلاکرێکار بە ڕووداوی ڕاگەیاند بوو کە بە زارەکی و لە ڕێگەی پارێزەرەکەیانەوە دەزانن کە دادگاکە ئەو بڕیارە دەدات. بەڵام تاوکۆم هەفتەیە بە فەرمی حکومەکە ڕانەگەیەندرا بوو. نەجمەدین فەرەج ئەحمەد کە بە مەلاکرێکار ناسراوە لەگەڵ دوو هاوڕێی بەوە تۆمەتبار کراون لە ئیتالیا بێگومان کە سەرکردایەتی ڕێخستنێکی تونداژۆیان کردووە بە ناوی ڕەوتی شاخ. مەلاکرێکار خۆی لە نەرویج دەژیت و پێشتر لەوێ زیندانی کرابوو. بەڵام دواتر لەسەر داوای ئیتالیا ڕادەستی وڵاتە کرا. پۆلیسی ئیتالیا دەڵێ بەلایانی کەمەوە 15 گومان لێکراو لە 6 وڵاتی ئەوروپی لە ماوەی ڕابردوودا دەستگیر کراون کە وەکوان دەڵێن پلانیان هەبوو بۆ ئەنجامدانی هێرشی چەکداری لە ئەوروپا. یەکێک لەوان مەلاکرێکارە کە ساڵی 2019 دادگایەک لە شاری بۆلزانۆی ئیتالیا حکمی 12 ساڵ زیندانی بۆ مەلاکرێکار بڕیەوە. پێشتر هەوڵ درابوو لە ڕێگای پارێزەرەکەیەوە کە ئەو حکومە کورت بکرێتەوە گۆڕانکاری بەسەردابێ، بەڵام دادگای باڵای ئیتالیا جارێکی دیکە حکومەکەی پشتڕاست کردوێتەوە، جەختی کردوێتەوە کە ئەو حکومە جێبەجێ دەکرێت.